کۆنفرانسی بۆلۆنیا پرۆسس لە هەولێر بەڕێوە دەچێت. هاوکارمان دکتۆر نەهرۆ لە سودوی کراوەی کوردستان 24 لەوێ لەگەڵمان دەبێت. نەهرۆ سڵاوت لێبێت، مایکی تۆ ئێستا کراوەیە، فەرموو. ئێوارەتان باش. کۆنفرانسی بۆلۆنیا پرۆسس کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پێی هەڵساوە یەکێکە لەو پرۆگرامە ڕیفۆرمانەی چاکسازیانەی کە دانەوێت لە کەرتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا بیکەن. ئەم کۆنفرانسە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. ئەم بەیانیە کاتژمێردەونی و لە هەولێر دەستی پێ کرد تا سبەی ئێوارە بەردەوام بێت. لەم کۆنفرانسەدا کۆمەڵێک زانستخواز و کەسانی پسپۆڕ و شارەزا قسە لەسەر پرۆسەی بۆلۆنیا دەکەن، ئەو پرۆسەیە کە لە خوێندنی باڵادا وەکو شێوازێکی گشتگیر بۆ کاتژمێرەکانی خوێندن لەلایەن ئەوروپایەکانەوە هاتوۆتەکایەوە گفتگۆی لەسەر دەکەن بۆی بتوانن لە هەرێمی کوردستاندا لە نێو زانکۆ ئەهلی و زانکۆ حکوومیەکاندا ئەم سیستەمە پێڕەو بکەن. لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەم سیستەمەیان لە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندنیاندا پێشکەش کردووە، بەڵام تاوەکو ئێستا بە سەرکەوتووی نەتوانراوە گشت بەشەکانی زانستی و ئەدەبی لە زانکۆکانی ئێمە و لە پەیمانگاکانی ئێمەدا بگرێتەوە. ئەم کۆنفرانسە یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە کۆدەنجێک لە نێوان تەواوی سەرکردەکانی زانکۆکان و پەیمانگاکانی حکومی و ئەهلی دروست ببێت بۆ ئەوی سیستەمە لەلایەن ئەوروپایەکانەوە ساڵی 1999 لەلایەن 29 وڵاتی ئەوروپیەوە واژۆی لەسەرکراوە و تەطبیق کراوە لە هەر وڵاتێک لە وڵاتەکانی یەکێتی ئەوروپاوە بەشێک لە وڵاتەکانی وەکو ئەرمینیا، جۆرجیا، ئازەربایجان، هەندێک لە زانکۆکانی تورکیا ئەم سیستەمە پێڕەو دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا دانەوێت هەمان سیستەم لێرەشدا پێڕەو بکەن و ببێت بە بەشێک لە میکانیزمی خوێندن لە هەرێمی کوردستاندا. من زیاتر قسە لەسەرەوە ناکەم. یەکێک لە میوانەکان و کە یەکێک لە قسەکەرە سەرەکیەکانی ئەم کۆنفرانسەیە بەڕێز پرۆفیسۆر سوزان ستایمەرە کە مامۆستای دڵنیایی جۆریە لە زانکۆی ئەپلاید مانیجمنت ستادیز لە مانهایم. پەیوەندیەکەی هاوکارم دکتۆر نەهرۆ لە سودوی کراوە کێشەی هەیە، دێ و دەڕوا پێم وابێ ئێستا هاتەوە، گەر هاتەوە با بەردەوام بێت. دکتۆر بەردەوام بە بەردەوام بم. باشە بەردەوام. بۆیە نازان تا چەند گوێتان لە قسەکانم بوو، بەڵام پێم باشە گفتوگۆ و قسە لەگەڵ بەڕێز دکتۆر پرۆفیسۆر سوزان ستایمەر بکەم کە مامۆستای دڵنیایی جۆریە لە زانکۆی ئەپلاید مانیجمنت ستادیز لە مانهایم لە ئەڵمانیا کە یەکێک بوو لە قسەکەرەکانی ئەم کۆنفرانسە و باسی لە گرنگی سیستەمی پرۆسەی بۆلۆنیا کە لە خوێندنی مۆدێرن لە جیهاندا. پرۆفێسەر سوزان ستایمەر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخستان خستووە و ئامادە لەگەڵ ئێمەدا گفتوگۆ بکەن. ئەزانم ئەمڕۆ بەڕێستانیشە بوون لە گفتوگۆکەرە سەرەکیەکان و سیمینارێکی سنجڕاکێشتان پێشکەش کرد، من لەوێ بووم، زۆر باش بوو. بەڵام ئەوەی لێرە گرینگە ئەوەیە کە زۆرجە خەڵک دەپرسێت چۆن کەوا ستایلێکی ئەوروپی دەکرێت جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ ڕۆژتان باش، زۆر سپاس بۆ ئەو داوەتکردنە و بۆ ئەم دیدارە کورتە. لە ڕاستیدا من پێم وایە کەوا خوێندنی باڵا خاڵی سەرەکیە بۆ پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی لە کۆمەڵگادا. بۆیە لەسەر ئەم بنەمایە من پێم وایە زۆر گرینگە هەرێمی کوردستان تا ئەندازێکی زۆر ئامادەیە بۆی بتوانێت کەرتی خوێندنی باڵای خۆی پێش بخات بۆ ئاراستەیەک بڕوات کەوا بتوانێت زانکۆکانی بەیەکەوە بەستێتەوە لە ڕێگەی جێبەجێکردنی سیستەمی بۆلۆنیا. چونکە ئەم سیستەمە ڕێگەت پێدەدا بەوەی کەوا خوێندنێکی باڵای پێشکەوتووتر پێشکەش بکەیت. بۆیە بۆ ئەوەی کەوا گەشە بە خوێندن و جۆرێتی پرۆگرامەکانی خوێندن بدەیت، باشترین ڕێگە ئەوەیە کە تۆ بۆلۆنیا جێبەجێ بکەیت، تەمەشا بکەیت کەوا چۆن دەتوانیت باشترینی ناو سیستەمەکە جێبەجێ بکەیت بەو شێوازی کە بازاڕی تۆ دەتەوێت. بەڕاستی پێویست نییە کە تۆ بێ کۆپی ئەم پرۆسەیە بکەیت بەی شێوەیەک. بەڵێ زیاتر لە چوارچێوەیەکا بێ ئەو چوارچێوە ئەکادمیە ئەوەیە کە تۆ ئاراستەیەک دەستنیشانە دەکەیت، تۆ ئازادی لەوەی کەوا تۆ بە چه شێوازێک
جێبەجێیەکەی ئەوەی کە گرینگە ئەوەیە کە تۆ خاڵە بنەڕەتەکان وەرەگری ئەوە دێی جێبەجێیەکەی بەسەر ژینگەی خوێندنی خۆتا لە هەرێمی کوردستان. ئێمە لە ئەڵمانیا بۆ ماوەی 20 ساڵ کارمان لەسەر ئەم پرۆسسی بۆڵەنیا کردووە و هەمیشە پرۆسەیەکە بەردەوام پێشە دەکەوێت گۆڕانکاری تێدا و هەرگیز کۆتایی پێ نایە. ئێمە دەزانین کە دڵنیایی جۆری بەڕێوەبردن لە دڵنیایی جۆری لە خوێندنی باڵات چەندە گرینگە بریتێ لە پرۆسەیەکی بەردەوامی گۆڕانکاری و پێشکەوتن. بۆیە تۆ پێویستە کار بکەیت بە هەموو ڕۆژێ بە بەردەوامی بۆ ئەوەی کەوا جۆرێتی پرۆگرامەکانی خۆت بەرزکەیتەوە. بەڵێ تۆ پێت وایە کەوا یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کەوا خەڵکی لەم کۆنفرانسە و بەشداران ئەتوانن وەری بگرن ئەوەیە کە ئازانن چۆن جێبەجێ بکەن بە چاویان ڕوونە بێ کە چۆن جێبەجێ بکەن. ئایا پێت وایە کۆنفرانسەکە پێگەی ڕۆڵی خۆی پێکاوە و پرسیارەکەش ئەوەیەکەوە چۆن قوتابیان دەتوانن سودمەند بن لەم پرۆگرامە کە ناوی بۆڵۆنیایە بە چه شێوازێک دەتوانن سوودی لێ وەربگرن. بەڵێ ئەگەر تۆ تەماشا بکەیت ئەگەر تۆ سیستەمێکی جۆرێتیت هەبێ وەکو بۆڵۆنیا پرۆسس لەوەیە کە تۆ قوتابی دەتوانێت یا ئەو دەرفەتەی دەبێت کەوا بتوانێت خۆی بگونجێنێت هەمیشە دەرفەتێکی دەبێت ئەو دەرفەتە بریتە لەوەی کە قوتابی دەتوانێت لە دەرەوە بخوێنێت دەتوانێت لە نێو زانکۆکانە بخوێنێت و ئەتوانێت جۆرێک لە بەراوردکاری بکات لە نێوان زانکۆیەکان یاریمی کوردستان و زانکۆکانی ئەوروپی کە هەمان سیستەم جێبەجێ دەکەن و ئەمە یەکێکە لە خاڵە هەرە جەوهەرەکان قوتابیان دەتوانن ئەم نمونانی کەوا لە بۆڵۆنیا هەیە لێرە وەری بگرن ئەتوان لە دەرەوە پێی بخەنن و تا کاتێک کە قوتابێکی کوردستان دەتوانێت دەچێتە دەرەوە دەبینێت زانکۆکان دەبینن شارەزایە بە مۆدلی بۆڵۆنیا و دەتوانێت لەو ژینگەی خۆی بگونجێنێ بۆ پێم وایە ئەمە یەکێکە لە دەرفەتەگرینکان بۆ قوتابی و خاڵێکی دیکە ئەوەیە بریتە تۆ گەشتوڵاتی خۆت گەشە پێ دەدەیت. من دەزانم کە بۆڵۆنیا پرۆسس پێویستی بە ژینگەیەکی تایبەتە پێویستی بە کاتێکی تایبەتە بۆ جێبەجێکردن. بەڵێ دەبینم بەڕێز پرۆفسەر سایمەر زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە ڕەخسانتان بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئێمە لە کوردستان 24 ڕێزێکی تایبەتی کوردستان 24 بۆ تۆ. ئەم کۆنفرانسە دوو ڕۆژ دەخایەنێ یەکێک لە خاڵە گرنگەکان لە سیستەمی بۆڵۆنیا ئەوەیە کە چۆن بتواندرێت کارژمێرەکانی خوێندن یەک بگرێت لە نێوان هەموو زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە زانکۆ ئەهلی و بە زانکۆ حکوومیەکانەوە هەروەها چۆن بتواندرێت ئەو سیستەمە کۆنەی کە چەندین ساڵە ئێمە پەیڕەوی دەکەن لە زانکۆکانمان کە لە دنیادا باوی نەماوە بتوانێت فۆرمێکی تازەتر لە بەرگێکی تازەتر خۆی بنوێنێ و پرۆسەیەکی تر بێتە ناو کایی خوێندنەوە لە زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کۆنفرانسە دوو ڕۆژ دەخانێت و ئەمڕۆ تا ئێوارە بەردەوام دەبێت و هەروە سبەش تا سەعات حوتی ئێوارە بەردەوام دەبێت کە چەندین لایەنی گرنگ لە سیستەمی بۆڵۆنیا و چۆن ئەم سیستەمە دەتوانێت پراکتیزە بکرێت لە پرۆگرامەکانی خوێندن لە هەرێمی کوردستان گفتوگۆی لەسەر دەکرێت. بەڵێ سپاس بۆ هاوکارم دکتۆر نەهرۆ